ئەزیزان و خۆشەویستان هێنارتی بەیانیتان باش من ئەمڕۆ لە سنتەرێکی ڕواندنەوەی مووی قژم با بزانین ڕواندنەوەی موو بەگشتی بۆ کێکرێت و بۆ چ تەمەنێک گونجاوە کە ڕواندنەوەی موو بکات و ئەو هۆکار و ئەگەرانە چین کە دەبنە هۆی هەڵوەراندنی موو. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر ئالان عەبدوڵڵادا گفتوگۆ دەکەین کە پسپۆری نەشەرگەری جوانکاریە و لەگەڵمان بن و زانیاری وەرگرن. کاکتۆرم کاتت باش. سپاس. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ڕواندنەوەی موو چەند جۆری هەیە و بۆ کێکرێت؟ ڕواندنەوەی موو بە تایبەتی بە شێوەیەکی سەرەکی بۆ قژەکرێ بۆ کەسانێکی قژیان بڵین هەڵوەری وایە قژیان تەنکە بۆ برۆشەکرێ بۆ خانمان بە تایبەتی ئێستا تازە بۆ ڕیشی شەکرێ بۆ ئەوانەی کە بەهۆی نەخۆشیەوە یا بۆی حادیسەیەکەوە ڕیشیان بەڵێتی خۆتێ. بەڵێ ئەو مووە بڵێن ئەو تاڵە قژە لەکوێ وەرەگیرێت و کە بۆ نمونە ڕواندنەوەی قژی پێگرێت؟ تاڵەبۆکان لە بەشی پشتەوەی سەروەریگری. بەڵێ هەر ئەو هینانەیە هەر ئەو موانەیە کە ناوەرن کە دایانیتەوە ئەمێنێتەوە باقی مۆکانی تر لە سەرەوە وەریبگریە لە شوێنێکی ترەوە وەریبگری لە کۆتاییە هەر ئەوەرێت لەبەرەوە هەر ئەبێت لە بەشی پشتەوەی سەروەریگری. کەواتە بەشێکی پشتەوەی سەر مۆکانی ئەکتیڤە و باشتر ئەڕوێتەوە بۆیە سەبەکەی ئەوەیە. بەڵێ وا پرۆگرام کراوە جیناتەکانی کە ناوەرێت بەهۆی وەیراسەوە یاخود بەهۆی هۆرمۆناتەوە ئەمەوە ناوەرێت ینی ئەمێنێتەوە لەگەڵ تەمەنی ئینسانە. بڵێ کاکتۆر ڕواندنەوەی برۆ ئەوە چۆن چۆنی و مووی کوێ بەکارێنرێت؟ ڕواندنەوەی کوێ بەکارێنرێت؟ ڕواندنەوەی برۆ لە خانمان زیاتر ئەیکین بە تایبەتی ئەوانەی کە بە تاتۆشتیوە ئەو ئەنجامیان دەست ناکرێت کە خۆیان حەزی پێکەن بە هەمان شێوە هەر لە بەشی پشتەوەی سەروەری ئەگرین نەشتەرگەریەکە تۆزی وردەکاری زیاتر تایە کە تاڵەمۆکان ئەبێ وادانی بە ئاڕاستەی برۆی بێت تەنها ئەو جیاوازی هەیە و لەگەڵ ئەوەی کە مووەکان زۆر زووتریانەوە لە مووی قژ کە دایانیتەوە مووی برۆ خێراتریێتەوە زوو نەتیجەکەی ئەبینی. بڵێ ڕواندنەوەی ڕیش لە پیاواندا ڕواندنەوەی ڕیش مووی کوێ بەکارێنرێ و چۆنەکرێت؟ ئەویش هەر مووی پشتەوەی سەر بەکارهێنین لە پیاوانە کەمتر ئەکرێت لە ئیشەکانی تر وەکو قژ وەکو برۆ بە تایبەتی ئەوانەی کە بەهۆی نەخۆشیەکەوە یاخود بەهۆی حادیسەیەکەوە بڵێن بۆ نمونە سوتاوی بێیان شتێکی تر مووی ڕیش بەشێک لە مووی ڕیشیانە دەزانێت ئەتوانین بۆیاندانین ئەو هەمان ئەنجامی ئەبێت هەمان ئەنجامێکی باشیە بێ. بڵێ کاکتۆر کاریگەری هۆکارەکانی وەراندنی موو چیە بەگشتی؟ لە پیاوان و لە ئافرەتاندا؟ بەڵێ وەرانی موو بە تایبەتی لە پیاوان و لە ئافرەتانە بەشی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ بڵێن ویراسی کە دەوری زۆر هەیە زۆربەی ئەو ئەندامانی خێزانەکان یان کەسانی نزیکی ئەو کەسە مویان تەنکە یاخود ئەسڵا بوون یاخود مویان ئەوەرێ. لە پیاوە هۆکاری دووەم هۆرمۆناتە بڵێن هۆرمۆناتایی کە بڵێن لە پیاوە ئەکتیڤە چالاکە دەوری هەیە لە وەرینی مووەکان. هۆکاری تر داو دەرمانە بەڵێ ئەو بە داو دەرمانانەی کە کارەکارە سەر هۆرمۆنات بە تایبەتی لە پیاوە لە گەنجانەکە بەکاری بێن هەندێک جار بۆ لەش جوانی دەوری زۆرە. نمونی و دەرمانانە چین بۆ جوانەوانی کە کەمەل ئەجزام کە بۆ بۆ لەش جوانی بەکارێن وەکو کراتین و ئەم شتانە وەکو کراتین وەکو تێستۆستیرۆن کە ئەو دەرزیانی ئەدرێ لە ماسوولکەکان بۆ ئەوەی قەبارەکەی لە پڕ گەورە ئەبێت بەڵێ لە پڕ گەورە ئەبێت یارمەتی ئەو کەسایە کە یاری ئەک بۆ ئەوەی بڵێ لەشێکی جوانی خێرا دەستکەوێ ئەوانە کاریگەری نیگەتیڤیانە بێ لەسەر مووەکان. دەرزی کیمیایی دکتۆرانی کە تووشی بەتایبەتی ئەوانە بەڵێ نەخۆشی بەگشتی ئەدوانین بخێنە قاڵبی نەخۆشیەوە ئەو نەخۆشیانی کە وەکو دەردەڕێوی کە بڵێن ڕاستەوخۆ تووشی مووەکانە بێت تووشی پێستی سەرە بێ بە تایبەتی وەکو نەخۆشیە خراپەکان نەخۆشی شێرپەنجە ئەوانە کە لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانی شیمیاوی کە تۆ بەکارهێنی بۆ چاکبوونەوەی نەخۆشیەکە مووەکانی لەش بەگشتی برۆ و ڕیش و ئەوانە هەمووی بۆرێ یاخود لەیزەر ئەوانەی کە ژێرپەنجەیان هەیە و لەیزەر ئەدرێ لە شوێنێکیان بۆ ئەوەی کە چارەسەر ببێت ڕێدیۆتێرەپی ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو مووە بە یەکجاری بوەرێ و نایەتەوە. بڵێ کاکتۆر لە خانمانە جاری وا هەیە بۆ نمونە ئۆکسجینیا بۆیە ئەو شتانە بەکارێنن لە سەریان بۆ ڕەنگی سەریان بگۆڕن ئایا ئەو کاریگەریە بێت لەسەر خانمان بۆ بەڵێنی خژیان؟ بەڵێ کاریگەری هەیە لە خانمانە بە پلەی یەکەم خێرا و زوو بۆ یەکردنی قش بڵێن هۆکارەکەیەتی ئەوەی کە تا ئێستا ئێمە بۆمان هاتووە من تا ئێستا ئیشم کرد بێت لەو بوارەیە
ئەوە هۆکاری یەکەمە. هۆکاری تر ویراسی دەوری هەیە تا ڕادەیەک، بەڵام هۆکاری سەرەکی بۆ یەکردن بە تایبەتی ئەو بۆیانی کە ئەمەوەکە ئەسووتێنێت، یعنی بە چەند مەرحەلێک ئەو خانمە قژی بۆ بۆیەکەن وایە ئەبێت ئەو بۆی بسووتێنن بۆ ئەوەی قژەکە بمێنێتەوە سابت ببێ. ئەوە دەوری زۆرە لەسەر هێزی ڕێگی مۆکانی و مۆکانی ئەگەری ئەوەی هەیە بوەرێ. بێجگە لەوە داو دەرمان هەندێک لەو داو دەرمانانەی کە خانمان بەکاری هێنن بۆ مەسەلەی زیادکردنی کێش و ئەوانە کاریگەریان هەیە. بەگشتی هۆکارە بڵین کەمەکەی کە بڵین خۆراکە، خەوە، قەلەقیە، ئەمانە دەوریان هەیە، بەڵام ئەوانە کە چاک بوو ئەو کەسە مۆکانی تا ڕادێک ئەچێتەوە دۆخی جاران. چاکترین خۆراک چییە بۆ مۆکان کاڵنەوەرێن؟ مۆکان خۆراکێکی تایبەتی نییە کە بڵیت بە تایبەتی باش بێ بۆ هەموو، بەڵام بەگشتی سەوزەوات و میوەهات کاریگەریان هەیە. ئەو خواردنانی کە دەوڵەمەندن بە زینک ئەوانە کاریگەریان هەیە، بایوتین کاریگەری هەیە لەسەر بڵێن تەمەنی مۆکا، لەسەر هێزی ئەوانە دەوریان هەیە. بەگشتی بڵێن جۆرەکانی بڵێن ماسی و ئەوانە دەوریان هەیە. بڵێ ڕواندنەوەی قژ کاکتۆر ماوەی چەندێکی پێچێت و ئەو کەسە لە دوایە بۆ نمونە توانێت قژی تاشێت یان بۆ لەو بابەتانە قژی سفر کات یا شتێک؟ ئەتوانین بە ئەبێ بەشی پشتەوەی قژی بتاشێت بە هەموو حاڵەتێک، بەوەی کە ملیمێک درێژ بێت ئەو مۆی پشتی بەشی پشتەوە بۆی بتوانین دەری بێنین. بەشی پێشەوەی ئەگەر تەمان هەیە نەخۆشمان هەیە کە هیچ مووی پێوە نییە، ئەوە هیچ ئەوە ناتوانم بڵێن پێویست ناکە، بەڵام ئەوەی کە مووی پێوەیە و تۆ لە بینیانە بۆی دانی ئەکرێبی تاشێ و ئەکرێشنی تاشێ. تەمان ئەگەر تاشێ بۆ ئێمە تۆزی ئیشەکە قورسترە بێ، لەبەرەوەیت ئەبێ لە بینی ئەو تاڵانەیە تۆزی وردەکاری زیاتری ئەوێ هەتا هاوتا بن، ینی بنونە یەکسانە بن هەموو تاڵەمەکان بەڵێ بۆ ئێمە باشترە کە بتاشرێت، چونکە بۆشایی بینی تاڵەمەکان باشتر دەرەکەوێت. بەس هەیە بەهۆی کاری مەسەڵەن کارێکی هەیە شوێنێکی هەستیار ئیشەکە حەزناکە بڵێن ئەوێ لە بینی مۆکانە بۆی دانیت، ئەوە ڕووکەشەن زۆر پێوەی دیار نییە. تا 30 ڕۆژ ناتوانێت بیتاشێ ئەو مۆوە، لە دوای 30 ڕۆژەوە کە بۆت ڕواندەوە ئەتوانێت بیتاشێ. هی مۆی سەر بەس مۆی برۆ لە 3 هەفتەوە ئەتوانی بیبڕێ. بڵێ کاکتۆر باشترین تەمەن بۆ ڕواندنەوەی مووی خژ چییە؟ کێن ئەو تەمەنانە چەندن؟ بۆ نمونە با پرسیارەکە دووبارەکەمەوە. چاکترین بڵێن ئەفەن باشترین تەمەن کە بۆ ڕواندنەوەی موو بەکاربێنرێت چ تەمەنێکە؟ باشترین تەمەن لە بڵین بەگشتی تەمان لە پیاوانە بۆ مووی سەر لە دوای 25ەوەیە، لە 25ەوە بۆ 40. ئەوە لەو تەمەنەیە زۆربەی کارەکانی ئێمە لەو تەمەنەیە ئەکرێ. لە پێش 25ەوە زۆر کەم ئەیکەین، چونکە هێشتا مووی ئەو کەسە جێگیر نەبوو لەوەی کە چەندێکی ئەوەرێت. نەخۆشمان هەیە بە بەردەوام مووی ئەوەرێ. تۆ ئەگەر بیت و قژی بۆ بڕێنیتەوە مووەکانی خۆی هەر ئەوەرێت، یعنی کە تۆ لە شوێنێکەوە بۆی دانیت و بۆی ئەڕوێنیتەوانی و چڕی ئەیتی، بەڵام مووە ئەسڵەکانی خۆی هەر ئەوەرێت، یعنی لە کۆتایی هەست بۆ پڕیە ناکە. ئەبێ مووەکان بگات ئاستێکەوەی کە جێگیر ببێت لەوەی کە ئیتر نەوەرێ، ئەو کاتێ ئێمە بۆی دانی. لە خانمان هەمانە نەخۆشمان هەیە، بەڵام زۆر کەم ئەوانەی کە بەهۆی نەخۆشیەکەوە هەندێک لەو دەرمانانی کە بەکارێن هێناوە مووەکانیان وەریوە، ئەوانە لە خانمانە ئەکرێت و کراوە، بەڵام کەمتر ئەکرێت، زیاتر هی برۆ ئەکرێت. لە برۆکەیە هینێکمان نییە، یعنی لە دوای 20 ساڵیەوە ئەتوانن. بڵێ ئەو مەرحەلانە چەند مەرحەلەیان چەند هەنگاوی پێچێت، چەند جەلسەی پێچێت ڕواندنەوەی مووی خژی بۆ نمە پیاوێت؟ ئەکەوێتە سەر ئەوەی چەندێک مووی بۆ دانی. لە سەرەتاوە بەشی پشتەوەی سەر ئەتاشی کە درێژی مووەکان نزیکی ملیمێک وێ، اینجا مووەکان یەکەیەکە بە دوو شێوە کرێشت دەرهێنانی مووەکان، یاوەتە بە شریتێک لی وەرەگری، واتە بە پێستەکە و بە چاوری ژێر پێستەکەەوە هەمووی ئەبڕیت لەم سەر بۆ ئەو سەر نزیکی 8 سانتیمەتر، دوای ئەم شریتە دەرەهێنی و یەکەیەکە تاڵەمەکان لە ژێر میکرۆسکۆپە دەریهێنیت و حازریەکەی، بەڵام ئەوە تەقەڵیتیەکەوێ ئەبێ ئەبرینە بە تەقەڵ بدوریتەوە. ئەگەر ئەو کەسە سەری سفرکە بە هەر سەبەبێک بێ دەرەکەوێ شوێنەکەی. چەند مانگی پێچێت ئەو کەسە چەند جەلسە خایانێت تا ئەگێتەوەی کە خژی 3 مانگ بۆ قژی بۆ مووی سەر 3 مانگی پێچێت کە تاوەکو بڵێ ئیتر هەستەکەی درێژ بوو بێ. بەێ
بۆ بڵێن بۆ ئەمە کە دەرمان هێنا لە هینەوە لە بەشی پشتەوەی سەر ئەوسا ئەو منتیقەیە بەجێ هێڵین مەسەن دایە پۆشین ئینجاینە سەر ئەو شوێنەی کە دایەنین ئیتر بەشی پێشەوەی سەرە بەشی ناوەڕاستی سەرە بڵین ئەو شوێنە ئێمە عادەتەن ئەیتاشین ئەگەر مووی پێوە بێ ئەگەر مووی پێوە نەبێ ئەوە هیچ ئەنجا ئەو شوێنانە حازرەکەین کە مۆکانی تیادانین ئەو چاڵە بچووکانە وەکو چۆن نەماوێکە چێنی ئەو چاڵە بچووکانە دروست دەکەین بە پێی درێژی ئەو مووی کە دەرمان هێناوە یەکەیەکە دایانین بەس بە ئاراستەی مووی خۆی بە ئاراستەی مووی ئەو کەسان نەک ئاوا هەمووی بۆ سەرەوە بڵێ بە ئاراستەی مووەکانی خۆی وەریەگرین ئەو شێوەیە دیارینەوە ئەم مەسەرەن کۆتایی نەشتەرگەریەکەیە نەشتەرگەریەکە نزیکەی لە 8 ساعتەوە بگیرە بۆ 2 ساعتی پێچێ کاتی نەشتەرگەری لەسەر ئەوەی کە چەند مووی بۆ دانین بڵێ بۆچی نەبوونی بتمانەیە کە خەڵکانی لای خۆمان بڵێن دەچنە دەروی وڵات و ئەو وڵاتانی دراوسێ هەرێمی کورسان کە ڕواندنەوەی قژیان برۆیان ڕیشەکەن بۆ ئەو متمانەیە چییە؟ بۆ نمونە ئایا ئەو جیاز و تەکنۆلۆژیای لای خۆمان پێشکەوتوتر نییە؟ بۆ نمونە وڵاتانی دەوروبەر پێشکەوتووە ئەمەوێت بۆم ڕوونکەینەوە بۆچی خەڵکی لە دەرەوە ئەیکات لە وڵاتی خۆمان نایکات؟ پرسیارەکە بەجێیە لە زۆربەی بوارە تەندروستەکانە لەم کاتەیە خەڵک تا ڕادەیە متمانی بە دەرەوە هەیە بە جوانکاریشەوە بەڕوانەوەی موشەوە بەس بۆ ئیشی ڕوانەوەی مو لەبەرەوەی ئەوان لە پێش ئێمە دەستیان پێکردووە کاتێکە خەڵکی خۆمان ئەچوو بۆ دەرەوەی وڵات و بەتایبەتی وڵاتە دراوسەکان لێرە نەبوو ئێستا هەیە ئیشەکانی ئێرە لەوانی ئەوێ کەمتر نییە بگرە ئەو سەنتەرانی کە من لە وڵاتە دراوسەکان بینیومە دوایەوەی گەڕامەوە ئەوانی کە لێرە هەمانەوەکو ئامێر قسمێکی لەوێ نییە لە ناوی پێشکەوتویەوە بەڵام نەخۆشەکان ڕاهاتوون بەوەی کە بڕۆنە دەرەوە وەکو متمانەیەک دووەم وەکو ئەوەی کە خەڵکیان بینیوە لەوێ کردویانە بەڵام ئەنجامەکانی ئێمە ئێستا خەڵک وردە خەریکە ئەیبینێ نە ئیشەکان و نە ئامێرەکانمان لەوانەی وڵاتەکانی دراوسێ کەمتر نین فەرقێکی ئەوتۆیان نییە فەرقێکی ئەوتۆی نییە هەنێک لە وڵاتەکان کە وڵاتانی دراوسێ بڵێن کە نرخەکانی علاساس کەمترە لێرە ئەو فەرقە ئەگەر کۆیکیتەوە لە سەر مەسرف و هاتوچۆ و هیلاکی و کەسە بە هەمان شێوەی ئێرە ئەکاتەوە بگرە کەمێک گرانتریش بڵێ کۆتا پرسیارم ئەوە بەوە دەست پێەکەین کە خەڵکی چۆن هوشیار بن کە پارێزگاری لە مووی قژیان بکەن هەڵنەوەرێت چەند ڕێنمانەیەکمان پێبیت و بۆی بینەدانی خۆشەویست سێنارتی سوودی لێوەر بکەن بەڵێ بەگشتی مووی سەر پێویستی بە خزمەت هەیە شۆردن هەیە ڕۆژانە زۆر باشە گەر ڕۆژانە بیشۆی بێگومانەکەوێتە سەر جۆری پێستی سەری ئەو کەسە پێستی چەورە واتە مووی سەری پێستی سەری چەورە یاخود وشکە بەڵام خواردن بە تایبەتی خواردنی هەمە جۆر میوەهات و سەوزەوات یان ئەگەر نەبوو بە ڤیتامینات بیخۆی بە تایبەتی مادەی زینک و مادی بایۆتین دەوری هەیە شۆردنی ڕۆژانە بۆ شامپۆیانی کە بۆ مووی سەری ئەو کەسە ئەگونجێت ئێمە زۆربەی نەخۆشەکان بە کۆمپیوتەر سەری پێستی سەریانەکەین ئەو کاتە بڕیارەی تۆ چ جۆرە شامپۆیەک زیاتر کاریگەریە بێت و زیاتر ئیسفادەی لێکە خەو لە کاتی خۆی یا خەوێکی کافی ڕۆژشەوانە قەلەقی بە تایبەتی ینی بیرکردنەوەی زۆر دەوری هەیە ئەمانە بەگشتی دەوریان زۆرە بەکار نەهێنانی هەنێک دەرمان کە ڕەنگە بۆ مەبەستێکی تر بەکاربیێنیت و بەڵام هینە لە دەرەنجامە بۆ مووی سەر خراپە ئەمانە هۆکارێکن کە ئەتوانیت نیکی طبعا نەخۆشی وشتیوە ئەوە بەدەسەڵاتی هینانیە بەڵام ئەو هۆکارانەی کە ئەکرێ ڕێ لێ بگریت ئەم هۆکارانە بوون کە باسم کرد زۆر سپاس کاکتۆر کە لەگەڵمان بیت تەرچاو ئەزیزان لە ماوەی ڕابردوودا بینیتان چۆن ڕواردنەوەی موو دەکرێت و چەند ڕێنمایەکتان لەلایەن دکتۆری پسپۆرەوە وەرگرت هیوادانم سوودتان لەم بەرگەیە وەرگرت بێت و هەموو لایەکتان تەندروست بن تا بڕگەیەکی داهاتوو بەخواتان ئەسپێرم